دوای دەمانگ لە هەڵبژاردنێکی پێشوەخت دیزاین کراو تاکو ئێستا پارتی و یەکێتی لە سەردەسەی سەرۆکاتی پەرلەمان و چۆنیەتی پێکێنانی کابینەی حکوومەت ڕێک نەکەوتون لە دوایین کۆبنەوەشیاندا دەڵێن هەوڵی جددی دەدەین مانگینۆ پەرلەمانکارا بکەینەوە بە بڕوای چاودێرانیش ئەوە ئەستەمە. ئێستا پێچەوانەی ئەوە ئەگەر ڕێکەون لەوانەیە هەندێکی پێچەوانەی ئەو دروشم و بانگەشانە بێ کە پێشتر داویانە ئیتر بۆیە حەز ئەکەن دووا بکەوێتە دوای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق. لەولاوە لێپرسینەوە نییە، هیچ دام و دەستگایەکی لێپرسینەوە نییە لە هەرێمە کە محاسبەیان بکە، بەڵام ئەوەش تەنها پێم وایە تەنها قسەیەکە هێشتا کاری جددی لەسەر نەکراوە. دەڵێن هەوڵی جددی ئەدەین، هەوڵ ئەدەین، یعنی هێشتا ڕێک نەکەوتون بە تەواوی. هەڵێ هەوڵی جددی ئەدەین لە مانجینۆیە، بەڵام ئەو مانجینۆش نزیکە، پێم وانە لەو مانجینۆیەشا بتوانن ئەو کارە بکەن. لەم قۆناغەدا ڕێککەوتنی پارتی و یەکێتی ئەستەمە بەهۆی ئەوەی لە ڕابردوودا بانگەشیان بۆ شتێک کردووە ئێستا پێچەوانەکەی جێبەجێ دەکەن، بۆیە خوێندنەوەکان بۆ ئەوەن پێکێنانی کابینەی داهاتوو بچێتە دوای هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زەحمەتە تا دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دانانەوەی سەرۆک کۆمارێک بە ڕێککەوتنی پارتی و یەکێتی لە پشتی یەکێتی بیتن، ئەو کات یەکێتی دەستکراوە دەبی بەهۆی بێ لە سەمێزەکانی گفتوگۆ لەگەڵ پارتی ڕێکەوی قسە لەسەر سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەکا. بەڵام لە حاڵی حازردا مەگە موعجزەیەک ڕووبدا ئەجینا نەلێک نێزیکن نەبوو زوانش بەوادرەکەیە بۆی پەرلەمان کارە بکرێ یا خود دووبارە تەشکیلکردنەوەی حکوومەت و سەرۆکاتی هەرێم بێتە ئارا و دەنجیرە سەر بترێت. پارتی و یەکێتی بەهۆی مکوڕبوونیان لەسەر دەستکەوتە حیزبی و بنەماڵەیەکانیان 300 ڕۆژە نەیانتوانیوە پەرلەمان سەرپێ بخەن و حکوومەت پێک بێنن. سەرجەمدام و دەستگا باڵاکانیش لە دۆخی ماوە بەسەرچوندان و لە ئەنجامی بێباکی ئەوانیشدا ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخی خەڵک خراپتر دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.